بە درێژایی مێژوو نوێبوونەوە بەشێکی گرنگی هێزیمانەوە و گەشەسەندنی حیزبە باڵا بەرزەکەی ناو مێژووی نەتەوەیەک بووە لە هەموو وێزگە جیاجیاکانی خەباتدا لە پاڵ ئەرکە گرنگە نەتەوەیەکان یەکێتی بەهێز و گروتینی نوێوە درێژەی بە هەنگاوەکانی داوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە بیرکردنەوەیەکی گەنجانە تاقەیەکی زۆر بەهێزەوە دامەزرا کە کۆمەڵێک دەستکەوتی بۆ گەلەکەمان بەدیهێنا. ئەوەی کە جێ دڵخۆشی ئێستا لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتیەکی نوێ سەرکردایەتیەکی گەنج هاتۆتە ئاراوە دەستکەوتێکی زۆر گرنگە بۆ یەکێتیەکەمان و بۆ گەلەکەمان. بەڕاستی جێگای ئومێدێکی زۆر زۆری ئێمەی گەنجانە ئێمە یەکێتیەکان ئومێدێکی زۆرمان پێ و زۆر پێی دڵخۆش. ئێستاش دوای 45 ساڵ لە داگیرساندنی مەشغەڵی هیوا ئومێد یەکێتی حیزبە سەنگینەکەی ناو لاپەڕەکانی مێژوو هەروە نوێ دەبێتەوە. لەو سەوزەڵانی ئومێدەدا یەکێتی لە ژێر نسەی سەرکردایەتیەکی نوێ لە ژێر ڕێنمایی هاوسەرۆکانی گەنج بەردەوامە لە هەنگاوەکانی. تا ئێستا یەکێتی بە بەردەوامی بە فکرێکی نوێ بە ئایدیایەکی نوێ هاتووەوە قۆناغەکانی خۆی تێپەڕاندووە لەگەڵ قۆناغی مۆدێرنە قۆناغی گۆڕانکاری سیاسی ناوچەی ناوخۆی و جیهانی و لەم کۆنگرێژدا یەکێتی توانی فکری سەرکردایەتی پێشووی لەگەڵ فکری نوێی سەرکردایەتی تازەی هەردووکیان بەیەکەوە توانیان یەکێتیەک دروست بکەنەوە کە یەکێتیەکی نوێ بێت و بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ بارودۆخی سیاسی و لەگەڵ بارودۆخی ناوچەی و ئیقلیمیدا کە ئەوەش جێگەی ئومێدی هەمومانە و ئێستا ئێمە لە وەسەتی سیاسی یەکێتیدا گەشتوونە ئەو قەناعەتە کە سەرکردایەتی نوێی یەکێتی توانیویانە یەکێتی بکەن بە ئامڕازی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەوەش جێگەی شانازیە بۆ ئێمە لە وەسەتی سیاسیدا کە بتوانین دەستبار لەگەڵ ئەو سەرکردایەتی خۆماندا بگرین. سەرکردەکانی دوێنێ دامەزرێنەرانی یەکێتی ڕێبەرانی شۆڕشی نوێ لە ڕۆژگارێکی تاریکدا بە ئیرادەیەکی گەنجانەوە مەشخەڵانی ئومێدیان داگیرساند. ئێستاش هەر بە بیر و باوەڕی گەنجانەوە شاڕەی خەبات بەردەوامی هەیە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.